قوتابخانە بووەوە ئەرکی دایک و باوکەکان زیاتر قورس دەبێ لەم کاتانەدا بەڵام پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ بەڕێوەبەر و کارجێران و قوتابخانە بۆی بتوان بە باشترین شێوە بە هەردوو لە ئاگاداری قوتابیەکە بن و ڕێگە نەدرێ کەمترین زیان بەر قوتابیەکە بکەویان کەمترین کەمتەر خەمی لەسەر قوتابیەکە ببیندرێت. بەڵێ چونکە دروستکردنی باڵاخانەیەک زۆر ئاسانە. شارێک بە گەورەیەکەی چۆن بیریلەکەی تۆ سەیریەکەیت دروستکردنی شارێک زۆر ئاسانە. دروستکردنی هەر ئامێرێک تۆ سەیریەکەی زۆر ئاسانە بەڵام دروستکردنی مرۆڤ زۆر کارێکی گرانە. و ئەو ئەرکە ئەکەوێتە سەر شانی دایک و باوک دروستکردنی مرۆڤێک کە پڕ بێت لە مرۆڤایەتی ئەکەوێتە سەر ئەستۆی خانەوادەیەک لەگەڵ ئەو شوێنەی کە تۆ منداڵەکەتی بۆ نزیکەی 6 بۆ 5 کاتژمێر ئەدەیتە دەستی ئەمە منداڵی منە لە لای تۆیە پەروەردەیکە بۆ من ئەبێ هەماهەنگیەک لە بینی ئەو دوولایانە هەبێت ئەگینا گەروانە بێت زۆر بەلا ڕێداچوونە دروستە بێت بۆیە پەیوەندی هەماهەنگی و بەردەوام بوون لە نێوان دای و بابانی قوتابیان و کاریەری مامۆستا هەروەکو هاوکارم ئاماژەی پێکرد زۆر گرنگە. ئیدی وەرزی خوێندنیش یەکێکە لەو وەرزانەی کە وەرزێکی پڕ لە سەرقاڵیە چ بۆ دایک و باوک چ بۆ مامۆستاکان بۆی کە باشترین پەروەردە بە ئەو قوتابیانە بکەن و بیخەنە ناو کۆمەڵگەوە. سەبارەت بەوە تۆ بڵێ بەردەوام ئەمە دەبێتە بابەتی و یاخود تەوەری ئەم ڕۆمان میوانمان لەگەڵا بەڕێز دکتۆر سامان مامڵێسی مامۆستای زانکۆ دکتۆر سامان بەخێر بێت بەیانی گرنگە بەڵێ بۆی حەزمان کرد لەگەڵ کەسێکی شارەزا و پسپۆڕ لەم بابەتە قسە بکەین لەوە دەست پێ بکەین دکتۆر بۆچی گرنگە پەیوەندی لە نێوان دایک و باوکی قوتابی و لەگەڵ بەڕێوەبەر و کارجێران و قوتابخانە هەبێت. بەڵێ دووبارە سپاس بۆ ئێوەی بەڕێز و سڵاو ڕێزم بۆ بینەرانی خۆشەویست دیارە جەنابتان لەو کورتە پێشەکی ئاماژەتان پێدا بەڕاستی پەروەردەکردن بریتە لە ئامادەکردنی تاکێکی خزمەتگوزار تاکێکی ئەکتیڤ تاکێکی بەتوانە بۆی بتوانێت لە نێو کۆمەڵگەکەی خۆیان هەم خزمەتی خۆی بکە ژیانی خۆی بەرەو پێشبەرێ هەم خزمەتی دەوروبەرەکەی بکە. ئێمە ئەوەی تێبینیمان کردووە لە وڵاتی خۆمان بەڕاستی پەیوەندی هەیە لە نێوان قوتابخانە و کەسوکاری قوتابیەکان بەڵام وەکو ئامانجی ئەم تەوەرەی جەنابتان و قسەکانی منیش ئەوەیە کە ئێمە زیاتر ئەو بوارە ئەکتیڤکەین ئەو پەیوەندیانە بەهێزترکەین بۆ ئەوەی کە ئەو ئامانجە گەورەی هەمانە لە پێگەیاندنی ئەم منداڵە ئەم تاکە بەڕاستی بێتە دی بۆیە پێویستە ئەو پەیوەندیە پتەوتر بکرێت لە پێناو ئەوەی تاکێکی تێگەیشت و تاکێک لە ڕووی توانە معریفەکانەوە توانای خۆی هەبێت لە ڕووی توانای زمانەوانی و بەرەو پێش بڕواکە ئەوەی کێکە لە کێشە و گرفتەکانی قوتابخانەکانی ئێمە بەشێک لە قوتابخانە حکومیەکان بۆ ئەوەی کە هەماهەنگیەک هەبێت جۆرێک لە هەماهەنگی یاخود لێک تێگەیشتن هەبێ بۆ ئەوەی دایکان و باوکانی بەڕێزی ئێمە دڵنیابن لە داهاتووی منداڵەکەی خۆیان هەنی ناکرێ بەڕاستی ئەو بوارە پشتگوێ بخرێ بۆ ئەوەی دڵنیابن ئەم منداڵە ئایا بەرەو پێش دەڕوایان نا ئایا هەندێک کێشەی بۆ دروست بۆ لە فێربوونەکەی یان نا ئایا ئەم منداڵە لە پەیوەندیکردنی لەگەڵ هاوڕێکانی کێشەی هەیە یان نا کەسێکی ئاساییە کەسێکە جۆرێک لە دابڕانی کۆمەڵایەتی هەیە یان نا کەواتە لەبەر ئەم خاڵانە پێویستە ئەو پەیوەندیە کە هەیە بەڵام تا ڕادەیەک زۆر ئەکتیڤ نییە باشتر بکرێت پتەوتر بکرێت لە پێناو گەشە پێدان بە توانای عەقلی و ژیری و لایەنە کۆمەڵایەتیەکانی مناڵەکانمان. زۆر باشە. دکتۆر وەک من لە سەرەتا ئاماژەم پێکرد بۆ نمونە هەر چێک دروستەکەین بە یەک کەس دروست ناکرێت هەر ئامێرە دروستەکەی هەر شتێک دروستەکەی لەم جیهانە کۆمەڵە پسپۆر بە یەکەوە مەشغوڵە بن ئەو ئامێرە ئەو هەر چیەکە پێداویستیە دروستەکەن و خەنە ناو کۆمەڵگەوە ناکرێت منداڵێکە گەورە ئەکرێت کەس دەسیتیانە بێت لە پەروەردەکردنی هەڵبەت جگە لە دایک و باوک خەڵکانی دیکەش ڕاگەاندن ڕۆڵی هەیە مامۆستا ڕۆڵی هەیە دەوروبەر ڕۆڵی هەیە هەندێک جار دایکان و باوکان بەهۆی ئەم مەشغوڵەتەی کە ئەم سیستەمەی ژیان دروستی کردووە هەر بێ ئاگا و بێهۆشە بن لەو مناڵە ئەبینی یەک لایەن پەروەردەیەکات یان قوتابخانە بە تەنیا پەروەردەیەکات یان جاری وایە قوتابخانەکە ئەرکەکە خاتە سەر دایکان و باوکان تا چەندە گرنگە دایکان و باوکان هەموو ئەرکەکە نەخەنە سەر قوتابخانە بەهۆی مەشغەڵەتی ژیانەوە ئێمە بنەمایشی پەروەردەیمان هەیە کە زانانی هەم دەروونناسی هەم پەروەردەی جەختیان لێکردوێتەوە ئەوەی کە ئەو کێشە ڕەفتاریانی کە لە نێو قوتابخانەکانە هەیە بە تەنیا بە مامۆستایان چارەسەر ناکرێت ئەو کێشە ڕەفتاری و سلوکیانە یاخود ئەو جۆرێک لە دواکەوتن لە فێربوون و لە
خۆ بەهێزکردن لە ماڵەوە بە تەنیا بە دایکان و باوکان چارەسەر ناکرێت ئەمە یەکێکە لە بنەما پەروەردەیەکان بۆیە ئەوەمان لێ دەخوازێ یاخود ئەوەی خواستووە کە هەم دایکان و باوکان لەگەڵ قوتابخانە پەیوەندیەکی پتەویان هەبێ هەم بەڕێوەبەران و مامۆستایانیش بەڕاستی لە کەسوکاری قوتابیەکە دانەبڕێن بۆ چونکە بە هەوڵی هەردوو لایەن بە لێکحاڵی بوون بە هەماهەنگی ئەتوانن ئەو کێشە ڕەفتارانەی کە هەمانە جا ڕەفتاری چ لایەنە ژیریەکان بن چ لایەنە کۆمەڵایەتیەکان بن یاخود ئەنجامدان و جێبەجێکردن بن کەواتە مادەم ئەم کێشانە بە هیچ لایەکیان چارەسەر ناکرێت بەردەوام پێویستیان بەوەیەکە ئاگایان لە یەکتری بێ سەردانی یەکتری بکەن پەیوەندیەکانیان پێکەوتون دوو تۆڵکەن لە پێناو کۆمەڵی ئامانج کە دواتریش دەینە سەری بۆ ئەوەی ئاگایان لە ڕوتی بەرەو پێشتوونی منداڵەکەیان بێ یاخود ئەگەر کێشەیەک هەندێک جار منداڵێک دوا دەکەوێت لە خوێندن کێشەیەکی لەوانەیە کۆمەڵایەتی هەبێ شتێکی ناڕێک ئەنجام دەدا لە ناو پۆل لە کاتی یاریکردن لە نێو ساحەی قوتابخانە بۆ ئەوەی ئەم دایک و باوکە لە هۆکاری ئەم ڕەفتارە تێبگا بەڕاستی کەواتە هەماهەنگیەکە وا دەکات ئێمە دڵنیابین لەوەی ئەم منداڵی ئێمە ئەم قوتابیەمان کە هەیە ئەگەر ئێمە وەکو دایک و باو قسە بکەین پێویستی بە گەشەپێدانی لایەنی ژگیریەتی پێویستی بە پەرەپێدانی لایەنی زمانەوانیەتی پێویستی بە پەرەپێدانی تێکەڵبوون و تێرکردنی حەزە کۆمەڵایەتیەکانێتی ئەبێ ئێمە وەکو دایکان و باوکان ئەگامان لەم لایەنانە بێ ئەگەر وەکو بەڕێوەبەر قسە بکەن یاخود وەکو مامۆستاش پێویستە یعنی ئاگامان لەوە بێ ئەم دایک و باوکە منداڵێکیان تەسلیمی ئێمە کردووە وەکو ئەمانەتێک وایە بەرپرسەرەتێکی گەورەیە بۆی هەم بەڕێوەبەری بەڕێز هەم مامۆستایانی بەڕێز دەبێت لە ئاستی چاوتێبڕینی دایکان و باوکانی شابەر بەڕاستی دکتۆر سامان ئەم هەماهەنگیە بە تایبەت با بڵێن لایەنی مامۆستا و لایەنی بەڕێوەبەری قوتابخانە و کارژێر قوتابخانە وەربگرین ئەمە پەیوەندی بە سیستەمی وەزارەتی پەروەردە هەیە کە ئەوان بتوانن ئاسانکاری بکەن بۆ مامۆستایان بۆ ستافی قوتابخانە بۆی بتوانن هەماهەنگی باشتر و زیاتر چاودێری قوتابیەکان بکەن ڕەنگە من بمەوێ لەگەڵ مامۆستای قسە بکەم بڵێم لەم دیوە پێویستە تۆ ئاگاداری منداڵەکەی من بی منداڵەکەی من ئەو کێشەی هەیە لەم خاڵە لاوازە بەڵام ڕەنگە مامۆستا بڵێ ئەمە ڕێگە پێدراونیە لەلایەن وەزارەتی پەروەردەوەکە من بتوانم بەم شێوازە چاودێری بکەم ئەمە تا چەند گرنگە متمانە هەبێت جوانە خۆی لە وڵاتی ئێمە وەکو ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە چ وەکو ڕێنمایەکانی سەرپەرشتیاری پەروەردەیی ئەو شتانە هەیە ینی وەکو ڕێنمایی هەیە بەڵام ئەوەی کە قوتابیە کێشەیەکی دەبێ یان زۆر جار ئەگەر کێشەکە چ کۆمەڵایەتی بێت چ دواکەوتن لە خوێندن و لە ناجیحبوون بێ وەکو جەنابەت باست کرد جۆرێک لە خۆپاراستن هەیە یا خۆپارێزی لەوەی کە مامۆستایەک نەتوانێت تێکەڵی کێشەی قوتابیەک ببێ بەڵام ئەگەر مامۆستاکە خۆشی لەمە بەدوور بگرێ ڕێنەماییکاری دەرونی کۆمەڵایەتیمان هەیە لە بەشێک لە قوتابخانەکان ئەمڕۆ شتێکی جوان و لە جێ خۆیەتی بەڵام ئەوەی گرنگە پەروەردە بۆ خۆی لە هەموو دنیا لە دنیای مۆدێرنا پەروەردە لە ڕاستیە دایکان و باوکان بڕیار دەدەن لەوەی قوتابیەکانیان یاخود مناڵەکانیان چ پرۆگرامێک بخوێنن بۆ چ بوارێک ئامادەیان دەکەن بەڵام تا ڕادێگەوە لە وڵاتی خۆمان هێشتا بوونی نییە بەتایبەت لە نێو کەرتی حکومی بەڵام مافی دایک و باوکە لەوەی لەگەڵ بەڕێوەبەر ڕێبکەوێ بەم شێوازە منداڵەکەم بۆ گەورە بکەن لە دنیای مۆدێرن لە ئەوروپا و ڕۆژئاوا بەڕاستی ئەو شێوازە لە پەروەردەکردن هەیە بەڵام ئێمە مادەم کەرتی حکومی تا ئێستا زاڵە و ڕێنمایەکانیش هەن پێویستە مامۆستایانی ئێمە وەکو ئەوترێ ئێمە تەنها ئیشمان تەنها فێرکردن نییە وەزارەتەکەش ناوی وەزارەتی پەروەردەیە ئێمە خەمی پەروەردەکردنی مناڵەکەمان بێ لە ڕووی ئادابەکان لە ڕووی ئەو ڕەفتارانی کە ئەنجامی دەدا لەوەی چۆن ڕێز لە دایک و باوشی بگرێ ڕێز لە گەورەکان بگرێت چۆن ڕێنمایەکانی هاتو چۆ جێبەجێ بکە چۆن تێکەڵی دەوروبەر بێ ئەتەکێتی ژیان و نێو کۆڕ و کۆبوونەوە و بۆنبوونە چێشخانەکان فێر بێ چۆن ئەوە ئەرکی دایک و باوکە لە ڕاستی ئەوە ئەرکی مامۆستاشە مامۆستا دەبێ هەم زانیاری بەخش بێ هەم پەروەردەکاریش بێ بە پێی پێویست دەست لە کێشەی منداڵێک تەلەبەیەک دەبێ وەربدا بەڵام من وەکو ئەزمموی خۆم کە 17 ساڵ ئەزمونم هەیە چ لە نێو قوتابخانەکان و چ لە زانکۆ دەبێت دایک و باوکی منداڵەکە لە وڵاتی خۆمان ئاگادار بکرێ ئەوە شتێکی باشترە بۆی کە بزانن ئەم منداڵیان لادانێکی کۆمەڵایەتی هەیە یاخود لە ڕووی لەبەرکردنەوە لە ڕووی سعیکردنەوە یاخود ناجیحبوونەوە هەندێک جار کێشەی بۆ دروستە بێت لەوانەیە لە وەرزی یەکەم دەرنەچی هەتا وەرزی دووەم کەواتە بە ئاگاداری دایک و باوکەکە مامۆستاکە هەم مافی خۆیەتی لە ڕاستیدا هەم ئەرکیشێتی یعنی ئاگای لە منداڵەکە بێ وەک چۆن پێویستە لە ڕووی دەرونیەوە ڕێزی لێ بگرێ هانی بدا دڵی ڕابگرێ لە ڕووی پەروەردەییش ڕێنمایی بکە مامۆستا ڕێنمایی کارە مامۆستا تەنها ئەوە نییە
وەکو گەیەنەرێک بێت تەنها وەکو ئامێرێکی تەکنۆلۆژی تەنها زانیاریەکان بە قوتابی بگەێنێ مامۆستا هەست و سۆز دابش دەکا لە نێو پۆل مامۆستا ڕێز و خۆشەویستی دابش دەکا کەواتە وەک چۆن لە ڕووی پەروەردەی یاخود لە ڕووی دەوام و ئەوەی کە لە مەکتەبەکان هەیە ئەرکی خۆیەتی وەکو مامۆستایەک زانیاری بگەێنێ بە هەمان شێوەش پێویستە هەم لایانی پەروەردەکردن هەم ڕێنماییکردن هەم خەمی بەرەو پێشچوونی قوتابیەکەی بێت. زۆر باشە دکتۆر چەند جارێک باسی ئەو بابەتەمان کردو و تومانە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ئیشمان بە سین و ساد نییە دوو سین چەنەکە لەگەڵ ساد ڕەگی فڵان لە ژیانی ڕۆژانە شتا بەکارێن بەڵام ئەمەی تر سیستەمێکە کە گیان دایناوە ئەبێ بخوێنێت ئەوەندەی لە خوێنجنگاکان دایک و باوک بەلایەوە گرنگە کە منداڵەکەی لەوانەکەیە نمرەی تەواو بێنە مامۆستاکەش لەسەر ئەساسیەوە کە کام قوتابیە زیرەکترە لەسەر ئەو ئەساسا گرنگی بۆ خوێندکارە ئەدرێت گرنگی بۆ قوتابیە ئەدرێت کەواتە لێرە توانین بڵین شتێک زاڵە بەسەر قوتابیەکانمانە دوورە لە ژیانی پەروەردەیی کە دێنە ناو کۆمەلگا ڕەنگە کەسێکە بێت زۆر زیرەکە لە ڕووی یاساکان وانە بەڵام خەیتە ناو چوار کەسەوە بێ قسە بکات چوار قسەی پێ نییە چەندێک گرنگە لە قوتابخانەکان مامۆستایەکی تایبەت بە پەروەردەی ژیان هەبێت وانەیەکی تایبەت بێ ئەمە ئەوەندەی من متابعی ئەدەبیاتی تربەویم کردووە هەم نەفسیش لە ڕاستیە ئێمە لەو بوارەیە لە وڵاتی خۆمان کەم و کوڕیمان هەیە و بەشێک لە مامۆستا بەڕێزەکانمان کە من خۆشم بۆ قۆناغەکانی ئامادەیە ڕۆیشتوم لە ڕاستیە ئەو تێڕوانی نەبووی دابشکردنی قوتابیەکانمان بۆ زیرەک و تەنباڵ یاخود تەنها وەکو ئەڵێ 20 لاپەڕە داخلە بۆ تاقیکردنەوە وەکو نمونەیەک بێنینەوە 20 لاپەڕە داخلە لە تاقیکردنەوەیەک تۆ بێی کەسایەتی قوتابیەک بە تایبەت ئەگەر هەرزەکار بێ زۆر هەستیارتریشە کەسایەتی قوتابیەک بەو 20 لاپەڕەیە هەڵبسەنگێنی کە لەوانەیە لە 20 دەی هێنابێ لەوانەیە نۆی هێنابێ ئەمە بەڕاستی ئیشێکە لە مەترسیە گەورەکان لەسەر داهاتووی منداڵانی ئێمە قوتابیانی ئێمە یەکێک لە گەورەترین کتێبە بەناوبانگەکان کە ئەمڕۆ لە ئەمریکا بەناوبانگە من بە عەرەبی بەڕاستی لامە تەرجەمەکرا ئوستورەة الکەسەل ئەفسانەی تەنبەڵی لە ڕاستیدا هیچ مرۆڤێک هیچ قوتابیەک تەنبەڵ نییە ئێمە هەمومان لەدایک بوون بەو هەموو توانایەوە کە خوای گەورە پێی داوین چ توانە ژیریەکان بێت چ تواناکانی پەیوەندی کۆمەڵایەتی بێت چ گەشە پێدانی خۆت بێ پاراستنی جەستەت بێ ئێمە توانەکانمان لە بن نەهاتوون کەواتە ئێمە منداڵێکمان نییە تەنبەڵ بێ منداڵێکمان ێ زیرەک بێ بەداخەوە لە هەندێک لە قوتابخانەکان ڕیزی زیرەک ڕیزی تەنبەڵ ئوستورەة الکەسەل لیڤین میڵ پەروەردەکارێکی گەورەی ئەمریکیە بە کورتی و بە پوختی لە ڕووی پێکهاتەی جەستەیمان پێکهاتەی مێشکە دەمار و توانە عەقڵیەکانمان باز لەوە دەکا مرۆڤەکان هەمویان لە توانەکانە یەکسانن مەگەر کەسێک کێشەی دواکەوتنی ژیری هەبێت ئەوانە نەخۆشیان هەیە بەڵام ئێمە وەکو مرۆڤەکان هەمومان لەدایک بووین ناوی کەس و کار فێر بووین ناوی ئەو شتانی کە بەکاریان دێنین فێر بووین گەورە بووین خۆمان دەپارێزین گەین دەڕۆین کەواتە ئێمە کێشەی عەقلیمان نییە ئەم سیستەمەیە یاخود ئەم جۆرە تێگەیشتنە هەڵەیە وای کردووە کە ئێمە لە منداڵێک بەدگومان بین کە بەڕاستی جاری وا هەیە هەڵەیە کە لەم بوارەیە دەکرێت منداڵەکە لە ناو دەبا بەڕاستی بێئومێدی دەکات لە ژیان لە خوێندن چەند قوتابیمانە بۆ بەهۆی هەڵەی مامۆستایەکەوە وازی لە خوێندن هێناوە کەواتە مامۆستایانی بەڕێز یعنی من ڕووی دەم دەکەم مامۆستایانی بەڕێز ئێمە کەسێکمان نییە بە ناوی قوتابی زیرەک و بە ناوی قوتابی تەنبەڵ ئایا مامۆستای بەڕێز تۆ تەشریحت کردووە بۆ دەماغی ئەم منداڵە لە خۆتەوە ئەم قەراری بەسەرتا دەدەی کردومانە بڕیارەکانی ئێمەی مامۆستایان ئێمە لە زانکۆش بڕیارەکانمان هەمووی سەرپێیە هەمووی بەڕاستی هەڵجوونێکی کاتیە هیچی بە بنەمای لێکۆڵینەوە هەمووی دکتۆر سامان هەموو سنگانەکە لەسەر ئەو وەڵامانەیە کە لەسەر یەک پارچە کاغەز لە تاقیکردنەوەکان دەیدێەوە بەڵام نمونەیەکی زۆر جوانەیە هەمومان ڕەنگە بینەرانیش بیست بیان بابەتی ئەدیسۆن زانای گەورەی ئەدیسۆن زانای کارەبایی کە لە قوتابخانە بە بڕوای مامۆستا یەکێک بۆ لە قوتابیە زۆر تەنبەڵەکان بەڵام دوازار ئەدیسۆن چێ بوو ئێستا مامۆستایەکە کەس نایناسێ و ئەدیسۆنیش بە درێژایی مێژوو تاوەکو ژیانی هەردەمێنێتەوە کەواتە وەکو پاڵپش بۆ قسەکەی جەنابەت تا مامۆستا بتوانێت ڕۆڵی هەبێت لە ڕاگرتن و ئامادەکردنی کەسایەتی بێگومان پەروەردەکردن بەر لە فێربوونە جوانە من ویستم لە دوای قسەکانی هەکار ئاماژە بۆ بکەم کە نازانم ئەمە تێگەیشتێکی هەڵەیە یاخودنا بەڵام من ئەڵێم ئەو تەلەبەیە کە بۆ نمونە لەدا حوتەهێنێ زۆر بەتوانەترە لەوەی کە بیستێنێت چون ئەوەی کە بیستێنێ هیچ کات ناتوانێت قوبوڵی ئەو بکە حوت بێنێت 5 بێنێ 6 بهێنێت قوبوڵی شکست ناکە لە ژیانێ بەڵام ئەوەی کە حوتی هەیە قوبوڵی ئەوە کات دەتوانێت بگاتە بیستەکە مەبەستمەوەیە ئێمە
دایک و باوکیش ئەوەندە جەخت نەکەینە سەرکە ئەو ئاواتانی کە خۆمان هەمان بووە بەدینە هاتووە بیسەپێنن بەسەر منداڵەکەم تۆ لەسەر ئەو سیستەمەی کە من حەزم کردووە پەروەردە بکرێم نەکراون تۆ بێ پەروەردە بکرێت لەسەر ئەوەی هەندێک لە دایکان و باوکامان بەڕاستی چاوەڕوانیشی نالۆژیکیان هەیە لە منداڵەکانیان یاخود وەکو جەنابەت فەرموود دەیەوێ بوارێک هەڵبژێریە پسپۆڕێک هەڵبژێریە کە لەوانەیە منداڵەکە حەزی لێ نەبێ ئێستا لەم کاتەیە کە من قسە بۆ بینەرانی بەڕێز دەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزم ئێستا کەیسی تەلەبەم لایە بەڕاستی تەلەبەیەکی کچ کە حەزی بە بوارێک نییە بە پسپۆڕێک نییە دابەزاندنی کردووە لە یەکێک لە کۆلێژەکان بۆ بەشێکی دیکە لە گەورەترین کێشەیە لەگەڵ خێزانەکەی خۆی لە ناو یەکێک لەم شارە گەورانی کوردستان ینی تەنانەت پەیوەندی بەمنەوە کردووە لەوانەیە مامۆستا بڕیار بدەم کۆتایی بە ژیانی خۆم بێنم ئەمە واقعی ئێستا لە لای من ئەم کێشەیە هەیە کەواتە دایکان و باوکانی بەڕێز یا مامۆستایانی بەڕێز ئێوە یا ئێمە نابێ کارێک بکەین وا بکەین داهاتووی گەنجێک بخەینە مەترسیەوە بەڕاستی کچێکی هەرزەکار کە دەچێتە پۆلی 4 و 5 ئامادەیی یاخود ئەگەر بێتە زانکۆش ئێمە لە زانکۆ باسی ناو زانکۆ بکەم ئەم منداڵە لە دەرسەکەی من باش نییە کەواتە لە 50 لاپەڕە باش نییە وەکو کاک هەکار باسی کرد نابێ بڕیان لەسەر توانەکانی منداڵ بدەین لەسەر ئەمە منداڵی وایە لە ڕووی خوێندنەوە سەرکەوتوو نابێ ڕۆبەرت کیۆساکی کە یەکێک لە زانە گەورەکانی بواری نووسینی هاندان و خۆ دەوڵەمەندکردن و ئەوە دەڵێ من لە قوتابخانە سەرکەوتوو نەبووم بەڵام دواتر ژیانی خۆم گۆڕی من بووم بە میلیۆنێر بۆی کە پێویستم بە خوێندن نەبێ کەواتە هەندێک کەس لە قوتابخانە سەرکەوتوو نین زۆر ئاساییە دەبێت ئیشێکی دیکە بکەن بەڵام لەم کولتورەی ئێمەیە بە تایبەت من لێرەوە ڕووی دەمەکەمە ئەو بەڕێزانی کە خۆیان شەهادەدارن چ مامۆستا بن چ دکتۆر بن چ لە زانکۆکان بن چ ئاستەکانی خواردتر ئەو شارە هەڵەیە کە دەیخەنە سەر کچەکەتان سەر کوڕەکەتان دواتر آخر کارەساتی لێ دەکەوێتەوە بەڕاستی منداڵێک بگاتە ئەو ڕادەی بڵێ من ژیانی خۆم کۆتایی پێدەێنم چیە لەبەرەوەی بەدڵی دایک و باوکی نییە کەسی دیکەی کوڕم لایە کوڕ لەم شارە گەورانە کە ئێستا ناچێتەوە ماڵی دایک و باوکی لە پۆلی 12 من قسەش دەکەین بۆ پۆلی 12کان لە هەندێک شوێن لە پۆلی 12 نمرەی باشی نێناوە والله ئێستا ناچێت تووشی کۆمەڵێ لادانی ڕەفتاری ناڕێک ئەوە هۆکارەکەی هەم هەڵی مامۆستایانە هەم هەڵی ئێمەی دایکان و باوکانە کە بەڕاستی نە لە پەروەردە تێگەشتووی نەواقع بینین بەڵێ دکتۆر بێگومان ئەم بابەتی پەروەردە و هەماهەنگی لە نێوان دای و باب و قوتابخانەکان بابەتێکە زۆر هەڵەگرێ ئەگەر بە درێژایی ساڵ لە هەفتە لە مانگ چەند جارێک قسەی لەسەر بکرێت هێشتا بابەتەکە دەریا ئاسایە ئێمە دڵۆپەیەکمان لێ باس کردووە بۆی سوپاسی دکتۆر سامان ماملێسیەکەی مامۆستای زانکۆ کە ئەم بەیانیە لەگەڵمان بوو بێگومان لە ئەڵلقەکانی داهاتووی پرۆگرامی ئێمە زیاتر باسی لەکەین بەڵام کاتەکەمان هەرەوەندە زۆر خۆشحاڵم کە دکتۆر سامان زۆر بە پوختی زۆر مامۆستایانە زۆر بەرپرسانە لەسەر ئەم بابەتە قسەی کرد زۆر دڵم پێی خۆش زۆر سپاسانەکەم ئاڵوی لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێزیش بەڕێزن